تەنها لانی ڕووداوی هاتوچوو لە ماوەی 6 مانگی ڕابردوودا 1224 حاڵەتی هاتوچوو لەو نەخۆشخانەیە تۆمار کراوە کە ڕێژەیەکی زۆر تەنها گوتم ئەو نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵات کە دەکەوێتە سەر ڕێگای کۆیە و دوو ڕێگای تر بەیەکەوە دەبەستێتەوە کە ڕێگای 100 مەتریە فشارێکی زۆری لەسەرە تەنها لەو نەخۆشخانەیە نزیکەی 4000 نەشتەرگەری گەورەی تێدا ئەندام دراوە ئەوانە ینی ڕێژەیەکی زۆرن بۆ نەخۆشخانەیەکی وەکو فریاکەوتنی ڕۆژهەڵات لێرەوە پلانی ڕۆژانی جەژنی قوربان ڕادەگەنێن کە بۆ ماوەی هەفتەیەک نەخۆشخانەکان ئەوانەی فریاکەوتن و چ ئەوانە ئەو نەخۆشخانەیە کە گشتین بەشی فریاکەوتنی تێدایە لە خزمەتی هاوڵاتیاندا دەبێن نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵات و فریاکەوتنی ڕۆژاوا و نەخۆشخانەی ڕاپەڕین کە بەشی فریاکەوتنی تێدایە و نەخۆشخانەی لەدایکبوون و منداڵان کە بەشی فریاکەوتنی تێدایە و 24 کاتژمێریە و ئەو نەخۆشخانە دوورە دەستانی یاخ لە قەزا ناحەکانی لە سیدەکانەوە بێت تا حاجی ئۆمەران و ڕوانند زۆچۆمان و بلێ و مێرگەسۆر و تا دەگاتە دەوریبەری هەولێر و دەشتی هەولێر و تا دەگاتە بالیسان و قەزای شەقڵاوە ئەم نەخۆشخانەی کە بەشی فریاکەوتنی تێدا 24 کاتژمێر لە خزمەتی هاوڵاتیاندا دەبن هەر حاڵەتێک کە ڕوویدا بەهۆی خۆراکەوە یاخود بەهۆی ناتەندروستیەوە دەتوانن پەیوەندی بە تیمەکانی تەندروستی ئێمەوە بکەن 122 کە فریاگەزاری خێرایە یاخود ئەو تیمانەی کە بۆ پاراسی تەندروستی دانراون لە سنتەری شاری هەولێر و لە قەزا و ناحەکان کە چاودێری تەندروستی لە ڕۆژانی پشوش بەردەوام دەبێت.